سلامی خوای گەورەتان لێبێ. السلام عليكم ورحمة الله وبركاته. داواکارین لە پەروەردگار جەژنەکەمان بکاتە جەژنێکی لێبوردەیی لە تاوان و گوناح و بیکاتە مایی ئەوەی کە جەژنەکەمان بەرەو خۆشی و شادی بچێ ئینشاءالله تعالى. ئیماندارانی بەڕێز، مسلمانانی خۆشەویست، حەز دەکەم تشک بخەینە سەر یەک خاڵ لە خزمەتی ئێوەی ئازیز و بەڕێز. ئەوش باسی ئەوەیە مانگی ڕەمەزان فێری ئەوەی کردین کە ئێمە بەردەوام بین لەسەر تاعات و عیبادەت، لەسەر چاکە و چاکەکاری هەتا ئەو ڕۆژەی کە لە دنیادا دەردەچین و دەگەڕێنەوە بەلای پەروەردگار. چونکە خوای پەروەردگار هەر ئەمە داوا ئەکا لێمان. ئەگەر تەماشای قورئان بکەین، تەماشای فەرمایشتی پێغەمبەری خوا بکەین عەلەیهی السەلات وەسسەلام، و تەماشای ئەسحاب و یاوەران و پیاوچاکان بکەین، ئەمەیان جێبەجێ کردووە. ئەگەر تەماشاکەین قورئان پێمان ئەڵێ ئین الذین قالوا ربنا الله ثم استقاموا، ئەوانەی کە ئیمانیان هێناوە پاشان بەردەوام بوون لەسەر ئەو ئیمانە هەتا گەینێتە خوا، حتا یەتینەکە اليەقین، هەتا گەنە لای پەروەردگار لەسەر ئەو دینداریە و لەسەر ئەو خواپەرستیە بەردەوام ئەبن. واتە بەس لە مانگی ڕەمەزان عیبادەت ناکەن و دوای ڕەمەزان واز بێنن، یان مانگێکی تر عیبادەت کەن و ساڵێکی تر عیبادەت کەن و ئیتر دوایەوە هەم وازی لێبێننەوە. ئینسانە بێ بەردەوام بێ ئەگەر چەندێک کەمش بێ. پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی السەلات وەسسەلام کاری باش و چاک با کەمی بکەیتەوە، گرنگ ئەوەیە بەس بەردەوام بی لەسەری. یعنی ئەگەر ئینسان نوێژە جەماعەتەکانی ئەگەر ڕۆژەکانی لە ساڵێکا دوو جاگردی هەر باشە لەوەی کە هەن نەیگرێ. نوێژی جەماعەت ئەگەر لە ڕۆژێکا تا یەک فەرز بێ لەوە باشترە هەنەیە. و لە مانگێکا لە دوو مانگە لە 5 مانگە خێرێ بکە لەوە باشتر هەر خێرێ نەکە. ئەمانە هەمووی ئەوەمان پێ ئەڵێ ئەبێ ئێمە بەردەوام بین لەسەر ئەم عیبادەتە جوانەی کە کردومانە لە مانگی ڕەمەزان و لە پاش ڕەمەزانش بە گوێرەی ئەوەی کە هەیە و بتوانین ئینشاءالله تعالى. خۆی چونکە ئیمان وەک ڕەمەزان نابێ. ڕەمەزان مانگی ڕەمەزان جیاوازترە، مرۆڤ ئەگۆڕێ، بەڵام لە دوای ڕەمەزانش ئەبێ وریابی نەیلی شەیطان زاڵ بێ بەسەرتا، نەیلی نەفسی خۆت زاڵ بێ بەسەرتا. چونکە کابرای هاتە خزمەتی ڕەسوول الله صلی الله عليه وسلم، وتی ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم شتێکم پێ بڵێ کە پرسیار لە کەس نەکەم. ئەوش فەرمووی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی ئیمان بەخوا بێنە. ئەوش وتی ئیمانم هێناوە ئەی پێغەمبەری خوا. فەرمووی دەی بەردەوام بە لەسەر ئەو ئیمانە. ئەم حەدیسە تەواوکەری ئاەتەکەی خوای پەروەردگارە، واتە بەردەوام بە لەسەر ئەو عیبادەتەی کە کردوتە. چونکە ئێمە عیبادەتکەین نابێ بۆ مانگێک بۆ ساڵێک بۆ چەند مانگێ عیبادەتکەین. عیبادەت ئەوەیە کە تۆ بەردەوام بی لەسەری ئەو خوای پەروەردگارە کە عیبادەتی بۆکەی، خاوەنی ڕەمەزانە و خاوەنی غەیری ڕەمەزانش. ئینشاءالله تعالى بتوانین کە ئێمە لە دوای ڕەمەزانش هەر دەست بگرینە ئەو چاکانەوەیە. ئەگەر ماوە کەمێکی ماوە بڵین ئەوەشی کە لە ڕەمەزانە کراوە و ڕۆیشتووە ئەوە ئینشاءالله خێری خۆمان تۆمار کردووە. بەڵام خۆ لە دوای ڕەمەزان عیبادەتەکان هەر ماون و بەردەوامن، ئەتوانین ئێمە دەستی پێوە بگرین و بەردەوام بین ئینشاءالله تعالى هەتا ئەگەینە ئەوەی کە خوای گەورە لێمان ڕازیە بێ. ئەگەر دنیامانش تەواو کرد ئەوە تەکیدتان لێبێ ئەو کاتە کەسێکی بەختەوەر و کەسێکی سەرکەوتوو و کەسێکی باش و چاک ئەو کاتە ئەم ئینسانە ئەم مرۆڤە ئەبێتە کەسێک خوا لێ ڕازیە بێ. خوای گەورە ڕەحمان لێ بکە، عاقبەت خێرمان بکە و لەشمان ساغ بکە. یا الله خوای لێ تەپاڕێینەوە عیبادەتی ئەم مانگە شیرینەمان لێ قبوڵ بکەی. یا الله خوای لێ تەپاڕێینەوە جەژنەکەمان بکەیتە جەژنی خۆشی و شادی، خەڵاتمان بدەی ئەمڕۆ یا الله، خەڵەمی عەفو بێتە سەر تاوان و گوناحمانە. ئامین ئامین والحەمدولله رب العالمین.